هەڵبەتە لە ئێستادا گفتوگۆکان لەبارەی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق بەردەوامە و ناکۆکی نێوان ڕۆتی سەدر و هەروەها چوارچێوەی هەماهەنگی شیعەکانیش بە دروستی گەورەترین کوتلەی پەرلەمانی و هەروەها پێکەنانی حکوومەتی داهاتووی نووری مالکی بە هۆکارەکەی دەزانرێت. ئەوەش بەهۆی ئەوەی کە موقتەدا سەدر ڕێکوتن و هۆپەیمانی لەگەڵ مالکی ڕەت دەکاتەوە. بۆیە پێشبینی دەکرێت لایەنە شیعەکانی دیکەی نێو چوارچێوەی هەماهەنگی شیعەکان لەگەڵ سەدر بگەنە ڕێکەوتنێک. وەختەکردن لەسەر ئەم بابەتە سیروان جەلال چاودێری سیاسی لەگەڵمان ئامادەیە. کاک سیروان سڵاو لێ بێت بانیت باش. بانی باش زۆر بەخێر بیت. کاک سیروان دەستپێک با دەست پێکەین بڵێن بەردەوامی ناکۆکی لایەنەکان لە ئێستادا نابێتە ئەستەنگ لە بەردەم پێکەنانی کابینی حکوومەت. لە ڕاستیە ئەو کێشە و گرفتانە ئێستا لە عێراقا گوزەرێ ئەستەنگێکی دروست کردو تەبعا نەزانی لە سەرکردنی سەرۆکایەتی پەرلەمانەوە و لە چڕبوونەوەی گفتوگۆکانەوە بەڵام ئەوەی کە ئەبینرێ ینی دانوستان و گفتوگۆ لەلایەن هێزە شیعەکانەوە بە گەرموگۆڕی دەستی پێکردو و بەردەوامیشە لە سێغەیەک ئەگەڕێن کە لە ناوخۆیان ڕێ بکەون چونکە هەرم بۆ شیعەکان بۆ خۆیان ینی ئایندەیەکی باش نابێت لە عێراقا شیعەکان لە ناوخۆیانە پەرت و پارچە پارچە بن و لاواز بن بۆیە دۆستی هێزە شیعەکان بە بەردەوامی لەسەر خەتن بۆی بتوانن پێکیان بگەن و ڕێکیان بخەن و لێکیان نزیک بکەنەوە خۆ ئەگەر ئەویش نەبێ ئەوە بە دڵنیایی موقتەدا سەدر ئەوەی کەوتوێتی من لە یەکەم ڕۆژەوە کە لە دوای دەرچوونی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە کەوتوێتی ئێمە حکوومەتی زۆری نەپێکەینی بێت لەسەر ئەوەی خۆی بەردەوامە بێ. بەڵێ کاک سیروان سەدرەکان لەلایە کەروها پێکهاتی شیعەکانی دیکە لەلایەکی دیکە هەردوولا سوورن لەسەر داواکارەکانی خۆیان سوورن لەسەر نیازەکانی خۆیان ئەگەری هەیە کام لایەن چێت پاڵ لایەنەکەی دیکە بۆی کە بتوانن حکوومەتی نوێی عێراق پێک بهێنن. معلومە لایەنی زۆرینەی شیعە ئێستا شەقامی شیعی لای موقتەدا سەدرە ڕاستە چوارچێوەی هەماهەنگی ئیتاری تەنسیقی تقریبا نزیکەی 80 کورسێکیان هەیە بەڵام تەحالوفەکەی موقتەدا سەدر تەحالوفێکی بەقووەترە هەم وەکو خۆی هێزەکە وەکو کوتلەکەی خۆی هەم تەحالوفەکەشی لەگەڵ حەلبوسی کە ینی تێک ئەو تەحالوفەی کە موقتەدا سەدر ینی بە شێوەیەک لە شێوەکان سەرۆکایەتیەکە و ڕێبەرایەتەکە نزیکی 180 کورسی هەیە لەبەر ئەوە ئیتاری تەنسیقی ئەگەر بێ ڕێکەوتنێ بکە پێویستە مەسەرەن ئەم هێزە لەگەڵ موقتەدا ڕێک بکەون و لە چوارچێوەی یانی تەحالوفێکی نوێترا خۆیان ببینەوە ئیتر ناوێک تایتڵێک عینوانێکی تر ئەمە نابێ بە کێشە بەڵام بە ئەکیدی ینی موقتەدا بۆ لای چوارچێوەی تەنسیقی یایتاری هەماهەنگی ئەوە ناچێ ئەبێ مەسەرەن ئەم هێزانەی تر بۆ ئاراستەی ڕازیکردنی دڵی موقتەدا بچن. لایەنەکانی دیکەش خۆیان ئەمە دەزانن و ئەگەری هەیە لە داهاتوودا بە داواکارەکانی موقتەدا سەدر ئەوە بن ڕازی بن کە داوای پێکردنی حکوومەتێکی زۆری ناکات. لە ڕاستیە ینی لە ململانی سیاسیە مەرج نییە مەسەرەن هەمیشە تۆ چیت ئەوێ بەدەستی بێنی و ئەوەی کە موقتەدا داوایەکە 100% بۆی جێبەجێبێ یا ئەوەی لایەنەکانی بەرامبەری لەبەرەوە هەردوو لا فشارەکەن بۆی لە نێوەندێکا بگەنە یەکتر و بە ڕێکەوتنێک ئەم قۆناغە تێپەڕێنن لەبەرەوە بەڕای من ینی نە ئەتوانێ موقتەدا سەدر ڕەنگە بتوانێ هەموو مەرجەکانی خۆی بسەپێنێ و نە ئیتاری تەنسیقیش و بۆ عێراقیش باش نابێ و بۆ ماڵی شیعیش باش نابێ ئەو پەردبوونە چونکە لێمان تێک نەچێ عێراق زۆرینەی شیعەیە و شیعەکان لە عێراقا هێزی سەربازیان هەیە مەسەلەن حەشدی شەعبیان هەیە هێز و تەیارات و گروپی تری سەربازیان هەیە و چەک لە دەستی هاوڵاتیە هەیە لە عێراقا چونکە وڵاتیدا نەماڵراوە لە چەک لەبەرەوە هەموو ماڵێت چەک و وەسائلی جەنگیتیە لەبەرەوە ئەم مەسئلەیە نابێ زۆر ینی لە عێراقا نابێ ئەم پرۆسەیە بە پرۆسەی ڕقەمی کورسی مامەڵی لەگەڵا بکەی یعنی ئەبێ معادلات و چەندێک کورسی خۆی وەزنی هەیە وەزنی سیاسی و تاریخی سیاسی و ئەوانەیش کاریگەری هەیە لە عێراقا لەبەرەوە ینی ئەم چڕبوونەوەی فشاران و گفتوانە بەو ئاقارەیە بۆ ئاراستەیە تا ینی بتوانن دەریچەیەک بدۆزنەوە لەسەر شتێک ڕێبکەون و ئەگەر نا
بە دڵنیایی زەرمەندی یەکەم ماڵی شعی خۆیە بێ اینجا عێراقیەکانیشە بن چونکە بە ینی بە دڵنیایی کە لە نێوان شیع نائارامی دروست بێ نائیسقراری لە عێراقیشا دروستە بێ کێشە بۆ هەوڵاتیان دروستە بێ کێشەکە کەمە ینی ئەم وڵاتە ینی ڕوبەڕووی ڕەنگە ڕوبەڕووی حربێکی داخلی بێتەوە. بەڵێ هەویری پێکردنانی دەڵێن حکوومەتی عراقی زۆری ئاو کێشاوە لە ئێستاشدا دووبارە جوبونجۆڵی شانە نووسەکانی داعش هەیە تا چندێک دواخستنی پێکردانی کابینی حکوومەتی عراق کاریگەری لەسەر باری ئەمنی عراق بۆ تایبەتی هەروەها ناوتوجە ناکۆکان دەبێت. خۆی لە ڕاستیە مەسەلە دواکەوتنەکەمە خۆی خشتێکی زەمەنی هەیە بە پێی دەستور مەسەرەن لە دوای نەتیجەی پەسەندکردنی نەتیجەی انتخابات مدەتێکەیە بۆ سوێن خواردنی پەرلەمانتارەبوون و کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی ئەندامانی دەرچووی پەرلەمان و پاشان مدەتێک لە بەردەستیان هەیە مەسەرەن بۆ ڕێککەوتن و تەفاوزی هێزەکان لەسەرەوەی کە سەرۆکی کۆمار و دوای ئەوە سەرۆکی کۆمار کەسێک ڕاستپێرە بۆ پێکێرانی حکوومەت لەبەرەوە یعنی ئەوە بەڕای من ینی خشتە زەمانێک و خۆی تا ئێستا ڕۆشتووە ئەو جەدۆلە کەدان یان جەدۆلە دەستوری کە هەیە و خۆی ڕۆشتووە بەڵام ئەوەی گرنگە ینی ئەوەی گرنگە کورد لەم نێوەندا من ئەمە مەسەلا ئەمە گرێ بەمەوە چونکە بەڕاستی ئێمە وەکو بەشێک لە عێراق و ئێمە خاوەنی ینی قەزەی خۆمانین خاوەنی ینی نەوعەماکیانی خۆمانین و خەون و خواست و خولیای کوردستانیەکان لە عێراقا جیاوازتر وەکو خەون و خولیا و خواستی عێراقیەکان لە ناوەڕاست و باشووری عێراقا لەبەر ئەوە بۆ کورد زۆر ینی باشتر و منطقیتر و لۆژیکیتر و یان سیاسیانەتر و زەمانترە بۆی بەیەک مسافە مامەڵە لەگەڵ ئەم کێشە و ململانیانی ناو هێزە شیعەکان بکات چونکە ئێمە کێشەی مەسەلەن بودجەمان هەیە کێشەی پێشمەرگەمان هەیە کێشەی ناوچە جێناکوکانمان هەیە ئەگەر ئێمە ببین بە بەشێک لەم سیراعاتانی لە ناو عێراقا هەیە ئەو کاتە لە پێکەنانی حکوومەتە بەقەدەری بەشداربوونمان لە لایەنگرێتی و ڕکابەریمان بۆ هێزەکانی تری ناو عێراق ئەوەندە دژایەتی هەم بودجە و قوتی خەڵکی هەرێمی کوردستانەکەن هەم کێشە و مەشاکیل بۆ هەرێمی کوردستان دروستە بێ لەبەرەوە باشترین ڕێگا و باشترین طریقە ئەوەیە بۆ هێزە کوردستانیەکان کە بە یەک مسافە و نێوەند و بە یەک ڕەهەند لە هەمووی بڕوانن بۆ ئامانجی کە مەسەلەن خەڵکی کوردستان تووشی قەیران نەکەن. کوردستان لایەنە کوردیەکان ئەوانی ژوەکو بەشێک لە لایەنە شیعەکان لەسەر بنەمای زۆرینە کار دەکەن ئەوانی ژوا باشەکە مامەڵە بکەن یاخودە هەموو پێکەوە بەرێک بێنن بەرەی کوردستانی کە بتوانن لە بەغداد لە حکوومەتی عێراقی دەداکۆکی لە مافەکانی کورد بکەن. لە ڕاستی ئەمە ینی وەکو معادلەیەکی بیرکاری وە یەک و یەک دووەکە ینی موناقەشە هەڵناگرێ ئەگەر هێزە کوردستانەکان بە یەکگرتووی و یەکدەنگی بچنە بەغا دەستکەوت و پشک و بەدیهێنراوەکانمان لە بەغا زیاترە بێ بە پێچەوانەوە چەند بە پەرتەوازەی ماڵی کوردی بچێتە بەغدا ئەوەندە کورد زەرەرەکە جا اینجا ئەمە نمونەمان زۆرە سەردەمانێک کە عێراق و لە دوای ڕوخانی عێراقەوە کە سەرۆک مام جەلال بە وەکو ینی چەترێک هەم بۆ هەموو عێراقیەکان و هەم ینی خاوەنی بە شێوەیەکی گشتی خاوەندەرەتی لە ڕەئی کوردیە کرد ڕەئی کوردستانیە کرد لە بەغا هەتا ئەو ینی ئەیویست ماڵی کورد پەرتەوازە نەبێ و بە یەکگرتووی هێشتی بیەوە بە معلومی مەسەلەن ئێمە وەزعمان باشتر بوو لەگەڵ بەغا بودجە بە باشی ئەهات قەیرانی بودجەمان نەبوو هیچ ئەو قەیرانانەی کە ئێستا ینی لە دو سێ ساڵی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردووە ڕوویدا ئەوانەمان نەبوو بۆ ئێستاش ئەگەر ئێمە چەند مەسەلەن خلافمان لەگەڵ لەسەر پلەیەک پۆستێک مەنسەبێک کورسیەک هەرچیەک لەمانە هەبێ نابێ ئەمانە ئەوەندە بۆمان گەورە بن ئامانج گرنگەکەی کە مەسلەی کورد و قەزەی کورد و مافینەتەوەکەمانە لە عێراقا ئەمانەمان لەبیر بەرێتەوە لەبەرەوە بێ مەسەلەن قوربانی بە خواستی مەسەلەن شەخسی حیزبی بدرێ لە پێناوی خواستی گەورە کە خواستی نەتەوەیە لە عێراقا و هەرێمی کوردستان چەند یەکگرتووتر بێ ئەوەنە دەستکەوت زیاتر بەدەستێنێت چەند پەرتەوازە بێ و بە دڵنیایی زیانی زیاتر لە گەلەکەکەوێ و ئەوەش چاوەڕوانەکرێت کە هەر لە ئایندا کوردیانی بە یەکگرتووی بچێتە بەغدا و ئەگەر وانەکەین ینی ئێمە مەسەلەن ڕوبەڕووی کێشە و گرفتی تازەتر و نوێترە بینەوە کە میلەتەکەمان باجەکە کاتەوە پرسیارەکەی پێشبینی دەکرێت کورد لە ئاینەدا بەیەک دەنگی و بەیەک ڕیزی بچێتە بەغداد من وایە بینم ئاراستەکە چۆن ڕۆشتووە
تا ئێستا نەوعەما مەسەلەن یەکەم جار وەفدی کوردی کە معلومە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خاوەنی زۆرینەی کورسەکانی یاریمی کوردستانن و تعبیر لە ڕێی کوردستانیەکەن ئەمانە وەفدێکی مشتەرەکیان هەبوو لە بەغدا بەڵام لە پاش یان چەند دانوستانێک لەگەڵ هێزە عێراقیەکانە پرۆسەی تەشکیلەی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی ئەوە هاتە پێشەوە خلافێک دروست بوو دیارە پارتی دیموکراتی کوردستان بە تاگلایانەی بە ئینفرادی لەگەڵ مقتەدا سەدر و لەگەڵ حەلبوسی ئەوانە ڕێکەوت بوو کە بەڕای من مەسەلەن یعنی لە خولەکانی پێشووتری شاجێگری سەرۆکی پەرلەمان هەری پارتی دیموکراتی کوردستان بوو لە دووسێ خولی ڕابردووە لەبەرەوە یعنی ئەگەر بێت تو مەسەلەن ئەمەی بە ئاشکراتر و بە کراوەیتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنە کوردستانەکان باس بکردایە ڕەنگە مەسەلەن بە یەکگرتووی تریش ئەو پرۆسەیەمان لە ناو پەرلەمان تێپەڕانایە بە هەر حاڵ ئەوەی ڕۆشتووە گرنگەوەی ئەوەی کە لە پێشمانە ئێمە یەکگرتووتر بین و هاودەنگتر بین هاوڕاتر بین بۆ ئەوانەی کە ماون بەدەستیان بێنین من وای ئەبینم سەرنجامی هەموو ئەم خلافانەی کە من ئەیان بینم و کۆڵێ شەقی زەمانە ژوامان لەیەکە کە ئێمە یەکگرتوو یەکدەنگ بین چونکە ئەگەر یەکگرتوو نەبین ئەوەی کە زەرەرەکە میلەتەکەمانە ڕەنگە هێزێکی سیاسی لە حاڵەتێکی ئینفرادیە لە تاگڕەویکردنێکە دەستکەوتێک ئیمتیازێکی نەوعەما کورسی پلە پۆست مادی دەستکەی بەڵام دوجار میلەتەکە باجەکەیەدا بەڵێ ئەم پێداگیری کە ئێستا لایەنەکانی عێراق دەیکەن بۆ گۆڕینی دۆخی ئێستای عێراقە بۆ گۆڕینی شێوازی ئێستای عێراقی یاخود بۆ بەدەستهێنانی پلۆپای و مەنسەبە کامیانە بە گشتی لەلایەن لایەنەکانەوە کە ئێستا هەوڵی بۆ درێ وڵی من ڕاستێکت پێ بڵێم ینی ئەمە لە بۆ ئینتیخاباتی پێشوەختە کرا لە عێراق وتیان بۆی ئێمە لەو کابینێ و دەسەڵات و حکومڕانی و بەڕێوەبردنەی عێراق ناڕازین بەڵام کە ئینتیخابات کرا هەر هەستەکەی معادلەکان و خۆی ماوەتەوە مەسەلەن سەرۆکی پەرلەمان لە خولی پێشوشە هەر حەلبوسی بۆ ئێسای شەر بەڕێز حەلبوسیە کەواتە مەسە ئەماوە و تەسەوریش ئەکرێ مەسەن تەسەورێکە چەندین ئاماژە هەبوو مەسە هەیە کاڵن ڕەنگە مەسەلەن دوو سەرۆکایەتەکەی تریش وەکو خۆی بمێنێتەوە هەم سەرۆکی کۆمار هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەواتە ئەگەر مەسەن بۆ گۆڕانکاری جەوهریە لە سیستەمی سیاسی و لە دەموچاوەکانە خۆ ئەوە پێ وا تەسەورەکرێمانە وەکو خۆیان بمێنەوە ئەگە گریمان مەسەرەن گۆڕانکاریەکە لە ساسیە لە سا 60 بێ لە سا 50 بێ کە نازانم ئێستاوە لە سا 33 گۆڕانکاریەکان و خۆی ماوەتەوە چونکە سەرۆکی پەرلەمان لەو سێ هەیئەتە ئەوەی ڕێئاسیەکە مەسەرەن سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران ئێستا پەرلەمان وەکو خۆی سەرۆکەی ماوەتەوە ئەو دوانی دیکەیشان وا پێشبینیەکرێت تقریبەن وەکو خۆیان بمێنەوە یان مەسەلەن ینی هەر بەو ئاراستەیە بن مەسەلەن ئەگەر مقتەدا سەدر ئەگەر مەسەلەن پشتیوان یا هێزە شیعەکان ڕێنەکەون لەسەر دانانەوەی کازمی یا کەسێکی تر یعنی بە تەسەوری من یەکێک دانانێن لە کازمی عەبقەریتر و بەهێزتر و ئینتر بێ هەنی مۆزەفێک دانێم حکوومەتە بەڕێوەبەرێ بۆی لە ژێر ئەمر و فەرمانی مقتەدا سەدر دەرنەچێ لەبەرەوە بەڕای من بۆ گۆڕانکاری جەوهرینیە لە عێراقا ئەوەندەی مەسەلەن هێزەکان ململانی بەدەستێنانی دەسەڵات و مەنسەب و بەتایبەتی لە یعنی هێزە عێراقی عەرەبیەکان کە ئەوانە شەڕ و ململانەکان زۆرتر لەسەر پۆستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە گرنگەکانە لە ناو حکوومەتی عێراق و ئەوە پۆستە کاریگەرەکانە لەبەرەوە ئەوەندەی بۆ بەدەستێنانی ئەمانەیە بەڕای من بۆ ئەوە نییە کە گۆڕانکاری جەوهری لە عێراقا لە ژیانی خەڵکە لە پرۆسی مەسەرەن وەبەرهێنانی کارەبایە یا مشکلەی قیتارە لە عێراقا یا مشکلە هەرچی ئەو یعنی کەرتەکانی ژیان لە عێراقا بۆ باشکردنی ئەمانە نییە و ئەگەرنا لە 2023 تاوەکو ئێستا ئەکرا زۆرترینە بۆ پارە زۆرە ملیاردی ساڵی مەسەرەن ساڵە 130 ملیار 120 ملیار 100 ملیار دلار داهاتی عێراق بووە هی ئەو وەزەی عێراق زۆر باش بکرابایە بەڵێ دەنگی شەقام تا چەندێک کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی عێراق دەبێت لە ڕابردوو دەبینیمان کە دەنگی شەقامی عێراقی بوو کە توانیتی هەڵبژاردننی پێشوەختە بکە کە توانیتی چەند سەرگۆزیرانێک لا بەرێت لە ئێستا ئەگەر هەمان دەموچاوەکان هەمان فەیسەکان هەمان کارکتەرەکان دووبارە ببنەوە شەقامی عێراقی بۆ ڕازی دەبێت بەڕای من مەسەلەن ئەگەر شەقامی عێراقی یعنی شەقامی عێراقی نوێنەراتی شەقامی عێراقی چیکە ئەگەر پێمان وا بێ شەقامی عێراقی داوای ئینتیخاباتی پێشوەختەی کرد
ئۆکەی و انتخاباتی پێشوەخت کرا ئەمانە کە هاتوونەتە پەرلەمان ئەمانە ئەگەر وای دابنێن نوێنەراتی شقامی عێراقی بکەن ئەمانە بەڕێکەوت نەگە سەر و گۆزیرانێکی نوێ دابنێن کەواتە شقامی عێراقی ژەمەی قبوڵە بێ بەڕای من یعنی ئێمە لە ڕابردووە بینیوانە مقتەدا سەدر هەمیشە وەکو مەسەرەن ئەو هێزەی ئەو ڕێبەرایەتیەکە خاوەنددارێتەکە وەکو هێزێکی پۆپۆلیست و هێزی شەقام مامەڵی کردووە ئەگەر ئەوان ئێستا هاتوون مەسەرەن لە ناو هێزە شیعەکانە زۆرترین کورسیان هێناوە یەکێکە لە کوتلە هەرە گەورەکانی عراقیش باشە خۆ ئەگەر ئەمە هەرکە کاندیدێک دابنێتەوە مەسەرەن ئەگەر تەیدی مستەفا کاظمی بکاتەوە کەواتە ینی ڕێی شەقا یان نوێنەراتی ڕێی شەقامەکە بەنەوعی لە ناوەکان لەبەرەوە بەڕای من هێزە سیاسیەکان لەکوێ ڕێکەوتن شەقامیش بە دوای خۆیان ناهێنن من پێم وانییە شەقام هێزێکی بێخاوەنی یا هێزێکی خۆڕسک بێ لە عێراقا ینی لە کەم کۆمەڵگا شەقام بێخاوەن و خۆڕسکە ینی شەقام هەمیشە هێزگەلێک خاوەنددارەتیەکە جا لە کاتێکە لە قۆناغێکە پرسێک لە پرسەکان لە قازانجی هێزێکی سیاسی نییە فشاری شەقام بەکارهێنێ و کاریگەری لەسەر شەقام و ئاراستەی شەقامەکە و وروژانێکی جەماهیری دروستەکە بۆ ئەوەی فشار لەسەر دەسەڵات دروست بکە و ئامانجەکانی بەدیبێنێ لەبەرەوە بەڕای من شەقامی عراقی شەقامێکی بێخاوەن و خۆڕسک نییە شەقامێکە تعبیر شەقامی سونە هێزە سونەکان تعبیری لەکەن شەقامی شیعیش لە نێوان ئەو دوو گروپەی ئیتاری تەنسیقی و مقتەدا دابەش بووە و شتێکی لە دەرەوەی ئەمە نییە پێتان وانێ پێکردانی حکوومەتی ئەم جارێ عراق قورستر ئەبێ بۆی کە ماڵی شیعەکانش خۆی لە خۆی دەدابەش بوو بۆ دووبەرە کە پێشتەشتیوە لەناو ماڵی شیعەکاندا نەبووە بەدڵنیایی قورسە بەدڵنیایی قورسە بە ینی قورسە بۆ عێراقیەکان قورسە و بۆ شیعیش قورسە چونکە ئەمە ینی قۆناغێکی تازەی مامەڵەی هێزەکانی ناو عێراقا و قۆناغێکی تازەی دابشکاریە لە ناو ماڵی شیعە معلومە مەسەلەن خلافات هەر هەیە لە ناو هەموو پێکهاتەیەکە لە ناو هەموو نەتەوەیەکە لە ناو هەموو دەوڵەتێکە بەڵام خلافاتی ماڵی شیعی لەبەرەوەی شیعەکان لە ڕابردووە خوان بە پێکهاتەیەکی ستەم لێکراوی زوڵم لێکراوی بەشخوراو لە عێراقازانیوە پێکهاتەیەکی زۆری نەبوون بەڵام هەمیشە چەوسێنراوەتەوە لە مەسەلەن خۆتەزانین دەسەڵاتی هەشتا ساڵی ڕابردووی عێراقی سونە دەسەڵاتدار بۆ لە عێراقاوە ئەمانە باجی زۆریان داوەوە ئەمانە زۆر چەوسێنراونەتەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق و ڕوخانی سەدام حوسێنەوە ئەمانە ئاهێکیان هەڵکێشاوە نەفەسێکی نوێیان کێشاوە بۆ ئەوەی ئەمانە مەسەلەن بتوانن داخوازیەکانی خەونی شەقامی شیعی بەدیبێنن لە چەند خولی ڕابردووی پێکێنانی یا پێکەنانی کابینەکانی حکوومەتامان یەکگرتوو بوون خلافاتیان هەبووە بەسەر دەسەرنجام لەسەر کاندیدێکی مشتەرەک ڕێکەوتون بەڵام ئێستا ئەم بەوادیانی ئەم ئاماژانەوە ئەبینرێت کامە ینی بە ئاسانی ڕێنەکەون خۆ ئەگەر بە ئاسانی ڕێنەکەون بە دڵنیایی ناوماڵی شیعە پەرد بێ لە عێراقا ڕەنگە مەسەلەن چکە شەقامی شیعی پەرتە بێ و وەکو پێشتریش ئاماژەمان پێدا ئەم شەقامە پێکاتوە لەو کۆمەلگایی کە خاوەنی چەک و هێز و میلیشیا ئەوانەیە ئەگەری نائیستیقراری و نائارامی زۆرتر لە شەقامی شیعی لە ناو عێراقیشە. بەڵێ کاک سیرۆنکو دوپرسیار بۆ بەڕێزەوە گەزارین کە عێراق بەردەوام هەژمون و کێبڕکێ وڵاتانی ئیقلیم و وڵاتانی دراوسی لەسرە تا چەندێک ئەم کێبڕکێ هەژمونی وڵاتانی دەرەوە پێکێنانی کابینی حکوومەتی عێراق قورستر دەکات. خۆی بە دڵنیایی ینی عێراقێک لە وڵاتە عجایبانەی لە دروستبوونی و تاوکو ئەو لە حەزایی تیاین لەلایەن دەرەوە بەڕێوە براوە ینی هەروایە ئەمە وڵاتە خۆی عێراقیەکان عێراقیان دروست نەکردووە بەریتانیا لە مەنتیقەیە لە پاشماوەی خلافەتی عوسمانی ویلایەتی مووسڵ و بەسڕە و بەغایاوە لە یەک و عێراقی دروست کردووە یعنی حتا مەسەلەن لە دروستکردنی عێراقا لە 4-5 ساڵ دوای ئەوە ویلایەتی مووسڵ ئەو مەنتیقەی هەرێمی کوردستان و ئەو مەنتیقە کوردنشینیان خسۆتە سەری لەبەرەوە کە لە دروستبوونی و عێراقیەکان دروستیان نەکردووە و ئەو قۆناغانەی تریش کە بە دوای خۆی هێناوێتی و دوای پرۆسی ئازادی عێراق و کابینەک مەسەلەن چکە ئەمریکام عێراقی ڕزگار کردو کە عێراقی ڕزگار کردووە ماوەی خۆی بەڕێوەی بڕۆ دوای ئەوە ئەو هێزانەی کە بەڕێیان
بردووە هەمیشە ئەمریکیەکان ئاراستیان کە و ئێران و وڵاتانی دەوروبەریش بێدەخیل نەبوون و ینی بێڕەئی نەبوون و بەردەوامی ڕە و سەرنج و قسە و ینی دەور و دەسەڵاتی خۆیان هەیە لە معادلاتی ناو عێراقا. ئەوەی ئێستا هەستی پێکرێت تەسەورەکەم نەوعەما تەجاوزکردنیەکی ینی نەوعەمان ڕەنگە مەسەلەن ئەمە ینی گۆڕانکاریەکی تازە بێت لەوەی کە ئەم هێزانە زۆر گوێ لە دەوروبەر نەگرن. ئەجینا ئەم هێزانە گوێ لە دەوروبەر بگرن ڕەنگە معادلاتی ئیقلیمی وا نەخوازێ کە ماڵی شیعەپەرد بێ، بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن ماڵی شیعەپەرد بوو کەواتە ئەم هێزگەلێک کە ئێستا ئەوێ عێراق بەڕێوە بەرێوە ئەوە لە دوای ئەم هەڵبژاردنە ئەم کورسیانیان بەدەستێناوە ئەگەری ئەوە هەیە مەسەلەن سەرکێشیەکی پێ یا سیاسی بێ و هەژمونی لایەنە دەرێکیەکان کەمتر بێ، بەڵام بە ئەکیدی هەر عێراق لەژێر کاریگەری تا ڕادەیەک ینی زۆر و کەم و ئەوانە لە ئەمریکیەکان و دەوروبەریشە. زۆر سپاس بۆ بەڕێز سیروار جەلال چاودێری سیاسی، زۆر سپاس بۆ ئامادەبوون و وەڵامدانی پرسیارەکانی بەیانی ڕێی کوردستان نووست. زۆر بەخێر بیت.